لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان سوپای پاسداران کاسبیان لە چەند کاسبکارێکی بیارە قەدەغە کردووە. تا دێت زێر گران ئەبێت، ئەمەش بارودۆخی سینگڵەکانی بێگومان بەرەو خراپی بردووە. سڵاوتان لێبێت. هەرچەندە هەرێمی کوردستان و ئێران لەلایەنی بازرگانی و هاموشۆی سنوورەوە بینیان خۆشە و لە دەواازە فەرمیەکانیش تا دێک کاروبارەکان فراوان ئەبێت، بەڵام لێرە و لەوێ سوپای پاسداران جێچەڵ بە کاسبکارانەکەن. ئەوە تا کاسبکارانی سنووری بیارە لە هەڵەبجە کە لەسەر جۆگە ئاوەکەی سەرسنووری نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژانە کار و کاسبی خۆیانە کرد، ئاگادار کراونەتەوە چیتر بۆیان نییە لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان کورسی و کەپلەکانیان دابنێن. یەکێ لەو کاسبکارانەی لە سەر جۆگەی بیارە هانە گەرمڵە دوکانی هەیە بە 1964 وت، دوێنێ بۆ جاری سێم هێزەکانی پاسەوانی سنووری ئێران چوونەتە سەریان و پێیانوتن چیتر بۆتان نییە لەو بەری جۆگەکە ئەشیا و کورسیەکانتان دابنێن. ئەوانیش کەلوپەلەکانیان هێناوەتەوە ئەم دیوی جۆگاکە. ڕۆژی چوارشەممە و پێنجشەممەش هەر لەو پرسە ئاگادار کراونەتەوە، باسی لەوەش کرد دوێنێکە هەینی بوو هەر لە تاقی بەیانیەوە تا کاتژمێر 5 ئێوارە ئەو شوێنە بەڕووی گەشتیاراندا داخرا بوو بۆ ئەوەی گەشتیاران تووشی هیچ کێشەیەک نەبن. لە کاتێکدا پێشتر لە ڕۆژانی هەینی و پشودا ئەو شوێنە جممەی ئەهات لە گەشتیار و سەردانی کاران. تا دێ سینگڵەکانی هەرێمی کوردستان زیاتر قوڕیان بۆ ئەگیرێتەوە و هەردەبێ بە خەیاڵی بەتانی دوو نەفەریەوە بن. ئیتر وەزعەکە لە تام دەرچووە و چونکە زێر تا دێ گران ئەبێت. ئێستا بە پێی نرخی ئەمڕۆ 15 مسقال زێر 7500 دۆلار دەکەوێت، واتە 75 وەرەقە. بە تایبەتی دوای ئەوەی ئەمڕۆ نرخی زێر بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە و بەراورد بە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو هەر مسقالێک نزیکەی 10,000 دیناری چۆتە سەر. فایق فەهەد زێڕینگرە لە بازاڕی هەولێر بە 1964 ورد، ئێستا هەر مسقالێک زێری عیار 21 بە 715,000 دینار و عیار 22 بە 750,000 دینارە. بەو سیارەش هەموو کەس ناتوانێت زێر بکرێت. بە قسەی فایق فەهەد ئەرزی عەزەڵات و نمایشە سەربازیەکەی هەفتەی ڕابردووی وڵاتی چین هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی زێرە. سەرهەنگی یوسف هاوڵاتیەکی هەولێرە و بە تەمابوو ملوانکەیەک بە دیاری بکرێت. ئەو بە 1964 ورد ئەمڕۆ زێر لە کڕین نایەت. خەناوکەیەک پێشتر بە 1.5 ملیۆن بوو، ئێستا بای 2,500,000 دینارە. بۆیە دیاریەکە ناکڕم و پەشیمان بوومەوە. جەماعەتی شارەوانی پاچی ئەکەنەوە و دەیکەنە گوڵ، بەڵام مەشروب خۆرەکان دێن دووبارە پیسی ئەکەنەوە. ئەمە چیرۆک و وەزعی بناری شاخی هەیبە سوڵتانە لە کۆیەکەیەکێکە لە ناوچە گەشتیاریەکانی قەزای کۆیە، بەڵام پیسکردنی ژینگەکەی وای لێ کردووە خەریکە بە تەواوی چۆڵ ئەبێت لە گەشتیار. گەشت و گوزاری کۆیە چاریان نەماوە بەدەست گەشتیار و مەشروب خۆرەکانەوە و دەستەوەستانن. بۆیە ئیسماعیل عەبدوڵڵا کە بەڕێوەبەری گەشت و گوزاری ئەم قەزایە بە 1964 ورد پێشنیاریان کردووە لەمە دووە هێزە ئەمنیەکان بە تایبەتیش لە کاتی شەمان مەفرەزە بنێرنە ئەو شوێنانە و لێپرسینەوە لەو کەسانە بکەن کە شوێنەکە پیسەکەن. دەشڵێت هەموو هەفتەیەک هەڵمەتی پاکردنەوەی ناوچەکە دەکەن و وەک گوڵی لێ دەکەن، بەڵام هەفتە تەواو ناکا گەشتیاران وەک خۆی لێ ئەەکەنەوە. ئیسماعیل تووڕێ و ئەڵێت خەڵک نرخی ئەو ژینگەیە نازان و کەس بە ئەرکی خۆی هەڵناستێت. هەرچەندە بەرەو کۆتایی هاوین ئەڕۆین و جەوەکەی خەریکە خۆش ئەکات، تەنانەت ئاوی ڕووبارەکان ساردبوونە و کەڵکی مەلەی نامێنێت، بەڵام ڕووداوەکانی خنکان هەر تۆماری نوێ تۆمار ئەکەن و گەورە و بچووکیش ناپارێزێت. ئەمڕۆ دوێنێ 3 ڕووداو هەبوون کە دوو هاوڵاتی خنکان و یەکێکیش لە مردن ڕزگار کرا. لە حاجیۆمەران منداڵێکی 1 ساڵان لە حەوزێکی ئاودا خنکا و نەگەیشتە نەخۆشخانە. دوای ئەوەی درەنگانی شەوی ڕابردوو چوو بۆ ناو حەوزێکی ئاو کەسیش ئاگای لێ نەبوو. هەروەها دوێنێ گەنجێک لە زێی گەورە لە سنووری قەزای خەبات خنکا. دوای ئەوەی مەلەی کرد و شارەزایی نەبوو. جگە لەوە هاوڵاتیەکی دیکە خەریک بوو لە ئاوی تەقتەق بخنچێ، بەڵام زانا کە غەواسێکی ناسراوە بە فریای کەوت و ڕزگاری کرد. ئیتر ئامارەکان هەر بەرزەبنەوە. تەنیا لە 8 مانجی ئەم ساڵدا نزیکەی 6 هاوڵاتی لە زێ و ڕووبارەکانی هەرێمی کوردستاندا خنکاون. هەمومان ئامێدیمان بینیوە
سروشتێکی جوان و سەرنجڕاکێش بەڵام ئێستا پرۆژێکی گەشتیاری لێ جێبەجێ ئەکرێت ئەڵێ پرۆژەکە ئەبێتە ڕووکارێکی جوانتر لە ئامێدی. بزانین ئەو پرۆژە گەشتیاریە چییە؟ پرۆژە گەشتیاریەکە لە کۆرنیشی شیلازەی پێ ئەڵێن لەسەر ئاوەکە دروست ئەکرێ 165 کاری تێدا کراوە گوژمەی پرۆژەکە زیاتر لە 4 ملیار و 500 میلیۆن دینارە. باس لەوە ئەکرێت کە پرۆژەی کۆرنیشی شیلازێ بەنداوێکی نوێی تێدایە، هەروەها خواردنگە و کافتریا و نافورە و یاری منداڵان و خزمەتگوزاری زۆری تێدایە. ئەمە لەلایەکی تر تاکو ئێستا ینی ئەبینین تەنیا پرۆژەی گەشتیاری لە شوێنەکان دروست ئەکرێن، بەڵام تاکو ئێستا شوێنەوارەکانی هەرێمی کوردستان بۆ مەبەستی گەشتیاری بەکار نەهێنراون. وەک ئێمە ئاگادارین کە چەند جارێک بەڕێوە بەرایەتی گشتی گەشت و شوێنەواری هەرێم داوای کردووە کە پێگا شوێنەواریەکان بە تایبەتش ئەوانەی کە هەڵکۆڵینیان تێدا تەواو کراوە یان بەشێکی ماوە هەڵکۆڵینیان تێدا بکرێت، ئەڵێ با پلانێک هەبێ بۆ ئەوەی شوێنەوارەکانیش لە ڕووی گەشتیاریەوە سوودی لێوەربگیرێت. بەڵام تاکو ئێستا پێم وابێ هیچ شوێنەوارێکی هەرێمی کوردستان بە مەبەستی گەشتیاری وەکو پێویست سوودی لێوەرنەگیرەوە. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بە هەمولایەکتان.